بینەرانی عزیزم کاتتان باش. داعش کورتکراوەی دەوڵەتی ئیسلامی عێراق و شامە، هێزێکی ڕادیکاڵی ئیسلامیە کە لە سووریا و لە عێراق چالاکی هەبووە. لە ڕۆژانی ڕابردوودا بەشێک لە خاکی عێراقی کۆنتڕۆڵ کردووە، واتە شاری مووسڵ و دەوروبەری. هەروەها بە دوای ئەوەدا سوپای عێراقی بە پەلە کشاوەتەوە ئەو ناوچانەی ڕادستی داعش کردو، هەرچەندە کە دەڵێن هێزەکانی داعش کەمتر بووە. بە شوێنەوەشدا هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پێشمەرگەی کوردستانی باشوور چوونەتە ناوچە دابڕاوەکانەوە و ناوچانی کە کێشەی جددیان لەسەری هەبووە، وەکو سنووری کوردستان لەگەڵ دەوڵەتی ناوەندی عێراق و ئەو شوێنانیان کۆنتڕۆڵ کردو. بەگشتی ئەم ڕووداوانە لە جۆغرافیایەکی چکۆلەدا ڕوویداوە، بەڵام لە معادلاتێکی گەورەتردا دەکرێت خوێندنەوەی بۆ بکرێت و لە نهایەتدا ئەوەی کە چه کاریگەریەکی دەبێت بۆ سەر پرسی کورد لە باشوور و بەگشتی لە چوارپارچەی کوردستان و چ کاریگەریەکی دەبێت لەسەر پارچەکانی دیکە. ئەم باسە دەکرێت لە زۆر لایەنەوە لە زۆر ڕەهەندەوە شرۆڤە بکرێت. بۆ ئەم شرۆڤانەوە بۆ ئەم باسانە میوانداری بەڕێز کاوبەکری مدەڕسی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانمان کردووە، پرسیارەکانمان ئاراستە دەکەین و پرسیارەکانمانیان ئاراستە دەکەین و وەڵامەکانی بەڕێزیان دەبیستین. کاوبەکر بەخێر بێن بۆ سۆدیۆ ڕۆژهەڵاتی و بۆم دیدار تایبەتەوە سپاس کە بانگێشتەکەمانتان قبوڵ کرد. زۆر سپاس. کەڵک وەردەگرم لەو دەرفەتەوە و سڵاو دەنێرم بۆ بینەرانی ڕۆژهەڵاتیوی بە تایبەتی بینەرانی بەرنمەکە ئێوە و هەروە مادوونەبینی دەکەم لە خۆت وەدا ستافی بەرنمەکەت. زۆر سپاس. سپاس دووبارکە بوویان. من یەکەم پرسیارم لە بەرەستاناوە دەست پێ دەکەم، چونکە ڕووداوەکان داعش قوڵقاندوویەتی پێم خۆشە پێناسەیەکی گشتی برین و باس لە ماهیەتی داعش وەکو هێزێکی چەکداری ڕادیکاڵ و هۆکارەکانی سەر هەڵدانی جێگە و پێگەی لە معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کێشەکانی سووریا و عێراقدا پێم خۆشە سەرەتایی باسەکان بە پێناسەکردنی داعش بکەینەوە. ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ مەلارە جوورەی خۆشە لە پێشەچی بەرنامەکە لە معرفی بەرنامەکە باست کرد. داعش هێزێکی ڕادیکاڵ و یا توندڕەوی ئیسلامی سەلەفی سوننەیە. ئەو جوورەی کە باسی دەکرێت لە بیۆگرافی داعش پێشتر جزوی ئەلقاعیدە بوو، بەڵام وردە کێشیان لێ دروست بوو و جیابووەتەوە لە ئەلقاعیدە و ئەو نێوەی لەسەر خۆی داناوە. ئەو نێوە نیشان دەدا کە داعش زۆرتر بە پێچەوانەی ئەلقاعیدەکە خۆی بە بزوتنەوەیکی جیهانی تر دەزانێ و ڕووی لە خاکێکی تایبەت نییە، ڕووی لە جۆغرافیایەکی تایبەت نییە، زۆرتر ئیدۆلۆژیەکی جیهان شمولی ئیسلامی معرفی دەکا، پێناسە دەکا، دیارە لە هەر جێگایەکیش بۆی بلوێت و بۆی هەڵکەوێت، وەک کەڵک وەرگرتن لە ئەفغانستان یا لە سوودان پێش ئەوە کەڵک وەردەگرێت لە خاک، چونەوە خاکان تەقویەتیان دەکات دەبێت پایگایەک بۆ ئامۆزش، بۆ فێرکردن، بۆ بارهێنان، بۆ خۆتیارکردن. بەڵام بە تەوری بە شێوەیەکی زۆر تایبەت ئەلقاعیدە خۆی نەبەستۆتەوە بە شوێنێکی معەن، بە جێگایەکی معەن. داعش بە پێچەوانە هەرو جوورێکە لێنەوەکەشی دا هەیە، زۆرتر بزوتنەوەیەکی سەلەفی توندڕەوی ئیسلامیە کە هەدەفەکەی بە جۆری متحیدکردنی سوننەی عێراق و سووریەیە، بۆیە دەڵێ دەوڵەتی عێراق و شام. لە هەردوو ئەو وڵاتانە ئەگەر دیقەتت کرد بێ سوننە لە حکوومەت دانین، لە دەسەڵات دانین. لە سووریا کەمایەتی عەلەویەکەیە لە دەسەڵاتدایە، لە عێراقیش زۆرینەیەکی شیعەیە لە دەسەڵاتدایە. لە هەردووچیان سوننە کە پێشووتر کولەن هەر لە سەردەمی لێک بڵاوبوونەوە و ڕووخانی ئیمپراتۆری عوسمانی سوننەی عەرەب خۆیان بە صاحب دەسەڵات و بە صاحب امتیاز و وەزانیوە. لەو دوو وڵاتە بە تایبەتی لە دەرەوەی بازنەی دەسەڵاتن و یاگەر لە سووریا سەهمێکیان بۆ سەهمێکی کەمە. بۆیەش داعش زۆرتر خۆی هەدەفی خۆی ئەوە داناوە کە دەوڵەتێکی ئیسلامی سوننەی ئەو جۆرەی خۆشت باست کرد توندرە و لە دوو وڵاتە دانێ و دوو وڵاتە پایگاکەی بۆ داعش زۆرتر بەشی سوننەیە. هەم لە سووریا فعالە و لە دژی بەشار ئەسەد و هەم لە عێراق. ئەو دوایانە لە پرۆسی کۆمەڵێک ڕووداوە هەر لە هەفتەی پێشوو کە سەرسوورهێنەر بوو بەڕاستی و غافڵگیر کونەندە بە هێزێکی کەم. دیارە هێزەکە و جۆرێکە
وێنەکان نیشان دەدەن و ڕسمەکان نیشان دەدەن معلومە کە تا ڕادەیەک تیار کراوە بە ماشێنی چەک و چۆڵ و پشتیوان تازەتر و باشتر و بە چەک و چۆڵیشی وەڕێک تازەتر، بەڵام لە هەر حاڵدا داعش لەشکەر نییە، لەشکرێکی گەورەی و سوپایەکی گەورەی نظامی نییە، بەڵام بە بەهێزێکی ئاوا کە ئەو پەڕی لە چەند هەزارێک تێناپەڕێ توانی لە سێ چوار ڕۆژاندا مووسڵ بگرێ بەدایەوەدا کرد تکریتی گرتۆ زۆر شوێنی گرتۆ و پێشووتریش بە یارمەتی سونە و بە پشتیوانی پاڵپشتی سونە لە وستانی ئەلئەنبار شاری گرتووە و شوێنی گرتۆ کە زۆرتر لە مانجێک سابقەی هەیە پێشین هەیە و ئێستاکانش دەوڵەتی ئێران نەیتوانیەوە دەریانێ کەوابوو زۆر ئاشکرایە کە هێرشەکانی داعش تەنها هێرشی گروپێکی چەکداری توندرە و زانها بە هەر ئیدۆلۆژیک نییە کە دێتووە وڵاتانە دەگرێت ئەوە دەچێتە نێوخانەی ئەو اختلاف و دووبەرەکایەتێک کە لە عێراقدا پیشینێکی تاریخی هەیە ئەگە فرسەت بۆ هەر لەو مساحبەیە باسی دەکەین و کاملەن ئاشکرایە کە بە پاڵپشتی زۆرینەی سونی دانیشتوانی ئەو شارانە توانێتی ئەو سەرکەوتنانە بەدەست بێنێت کۆمەڵی خاڵتان ڕژاندەوە لە نێو وەڵامی و یەکەم پرسیارەدا وەکو باستان لەوە کرد کە دیارە هێزێکی تیارکراو بووە بە چەک و چۆڵ و ماشینیدا دیار بووە یان دەنا ئێوە زیاتر وێ دەچێت کە لەسەر و باوەڕە بن ماهیەتی ئەو شەڕی ئێستا داعش دەیکات دەتوانین ئاەوە بۆ بکەین کە شەڕێکی مەذهبیە و مێژوویەکی لە مێژینەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئێستا ئێمە خەریکین وردە و شاهدی هەڵگرسانی ئەو شەڕە دەبین و ئەوەی کە هەموو جارێک باسی کراوە جۆرێک مەترسی هەبووە لەوانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق لەوە شەڕی شیع و سونی ڕۆژێک ڕوو بدات بە پڕی ئێوە پێتان وایە وردە ئەو ڕۆژەیە دیێرە ڕۆژێک کە بەسمان کردایش سونەیە ئیسلامێکی سەلەفی توندڕەوە دەچێتە نێوخانەی هەموو ئەو هێزانەی وەک ئەلقاعیدە هێزی نوسرە یان نەسر هەناچی نێوی هەیە بۆکۆ حرامەکەی ئەفریقا و شەبابەکەی سۆمالی ئەوە کولەن ئەگەر لە ئاستێک لە چوارچێوەیەکی جیهانیدا پێناسێ بکەین دەچێتە ئەو خانەوە ئەوە بەشێکە لە ئیسلامی توندڕە کە سووتی شروعەکەی 34-35 ساڵ لەوە پێش بە دامەزرانی جەمهوری ئیسلامی لێدرا بەڵام ئەو بشی بەسلا ئیسلامی سیاسی شیعە بوو هێشتا نەبووتە شەڕێکی بەرەیی لە نێوان شیع و سونەدا بە ئاشکرای زیاتر لە حەدی چالاکی تیرۆریستی و ڕفاندن و تەقاندنەوە ئەوانەدا بوو بۆیە منەوە پرسیارە بەرز کردم بەڵێ ئەگەر شیعەی عێراق تەسەووری من ئەوەیە بیانەوێ هەر ئەو جۆرەی تا ئێستاکانە مالکی کردوویەتی یعنی سونە کولەن لە دەرەوەی بازنەی پرۆسی سیاسی ڕاگرێت و بەشداری نەکات و بە پاڵپشتی زۆرینەی شیعە حکوومەت بکە ئەم من بە دووری نازانم کەوا ئێمە عێراق بەڕەسمی واردی شەڕێکی ناوخۆیی لە دوو جبهەی کاملان ڕۆشنی شیعە و سونی ببێت بە بەعیدی نازانم بەڵام شەر نییە حتمەن ئاوا بێت چون داعش تا ئێستا کە نەتوانێتی جۆرێک ئەتفی خەڵکی سونە بۆ خۆی ڕاکێشێ تا شایعەوەیە کە بڕێ کۆنە بەعسی و ئەوانە هەن لە پشتی ساحنە کە هەمووچینە لە ئیمکاناتی ماڵی شتی خۆیان ئیستفادەیان کردبێتەوە ئیمکاناتی داریایی بۆ تیارکردنی و ئێستاکانش واردی اتحاد بن دەگەڵی بووە بەرنامەهای مشترک ببەنە پێشێ بەڵام لە هەمان کاتدا داعش هەڕەشەیە کە بەڕاستی هەڕەشەیەکی گەورەیە بۆ خودی سونەش بۆ هەموو کەسێک کە نایە بچێتە ژێرباری ئیسلامێکی سیاسی توندرەوە بە تایبەتی کە داعش هەم لەباری ڕەوشەکانیەوە هەم ئیدۆلۆژیەکەی هەتا دەستی لە ئەلقاعیدەش هەستاند و زۆر لەوانە توندرەوەترە بۆیە من بەبعیدی دەزانم هەموو سونەی منتەقەکە بە تایبەتی عێراق بە تەواوی بە خاتر زەمی پچنە پشتسەری داعش و ئەوە ببێتە ئێتلافێکی زۆر درێژ خایەن بە احتمالی زۆر سونەی عێراق تا ئێستاکانە فقەت ئیستفادەی لێ کردووە
من زۆرم پێخۆشە ئەو پرسیارانە بوروژێنم کە پەیوەندی هەیە بە باسەکە و کوردستانین واتە پەیوەندی بە پرسی دۆزی کورد لە باشوور هەیەەوە بەڵام ناشتوانم پێشەوەی پچمە سەر باسە کوردستانەکان لە یەک دوو پرسیاری دیکە هەیە کە من ئاراستانی نەکەم بە بۆنەوەی کە پەیوەندیدارم بە باسەکەەوە ئەو سەرکەوتنەی کە لە ڕۆژای ڕابردوودا داعش لە عێراق بەدەستی هێنا و شاری مووسڵ و دەوروبەری گرت نەیتوانی لە ماوەی یەک دو ساڵی ڕابردوودا لە سووریا ئاوا سەرکەوتنێک بەدەستبێنێت بەشێک لە تەحلیلەکان جۆرێک بە گوماناوی دەزانن دەڵێن بە شارەسەد هەندێک جار داعشی بۆ ئەوە زەخ کردوێتەوە کە لە بەرەوەی ئۆپۆزیسیۆنی ئازادی خواستتری نێو سووریا بەدنێو بکاتوان ئێوە لەگەڵ ئاوا گومان من لەگەڵەوە نیم من لەگەڵەوە نیم یعنی ئەمە بازێک تێوری تەوتە ئەو شتیوا هەیە کە بەڵگە و سەنەدەی ڕاستەکە پێشکەش ناکات زۆرتر لە ئاستی تەحلیلی دەمێنێتەوە کە داعش مەسەلان خۆی بەشار ئەسەد درستی کردەوە فلان پێم وایە داعش هەڵقڵاوی کولتورێکی سیاسی و هەڵقڵاوی جۆغرافیایەکی سیاسی تایبەتە کە پێشینەی ئەو جورە ڕوانینانە ئەو جورە خوێندنەوانەی هەیە بۆ سیاست هەیە بۆ ئەوە با مشتێک بۆ جۆر مەلک فێس کاتی خۆی کە عێراق مستەقیل بوو لە ئیمپراتوری عوسمانی و مەلک فێسلان کردە پاشای عێراق خۆشی عێراقی نەبوو سەفەرێکی کرد بۆ عێراق ئەم بۆ خۆم خوێندومەتەوە لە جگەر هەنجان لەبیرم نایە لەشو خوێندنەوە بەڵام سەفەرێکی بۆ هەموو عێراق کرد و تازە بوو پاشای عێراقوانە گەڕاوە مصاحبەیان لەگەڵ کرد کوتیان قوربان چیت دی لەو سەفەرە کوتی وەڵای ڕۆیشتم کوردم دیت عێراق دیارە کوردی تێدایە سوننەم دیت شیعەم دیت برێک ئاین و مەسەب و شتی دیکەم دیت مەزوری کردانی و ئاشۆرە بەڵام عێراقیم نەدیت ئەمە ینی نیشان دەدات کە جۆرێک بە زۆر بەیەکەوە لکاندراو بوو لە ئیمپراتوری عوسمانی کە ئاساسەن خەڵک هەمویان خۆیان بەڕێت و بە سەرسپوردەی خەلیفەی ئیسلام کە لە ئیستانبول دانیشتۆ و عوسمانیە و سونیشە دەزانی شاید ئەوە زۆر زۆر مهم نەبێ و ئەساسەن ئەو زۆرە مەرزانە کە لە پرۆسەیەکی سروشتی و تەبیعیدا میلەتانێکە دانەوێەوە دەتوانن وەیە وەک مێژوێکی هاوبەشیان هەیە پێویست ناکە ئەو شەرتانەی بێ خەڵکانێکی مختلف لە ڕەنگی جۆر واجۆر لە ئاینی جۆر واجۆر بێکەوە دەکەن دێرن بەڵام عێراق قرار بۆ بێتە دەوڵەتێکی مۆدێرن جاکە دەڵم مۆدێرن منزوورمەوە نەحتمن ئازادی خواز دەوڵەتێکی دیکتاتۆریش بێ بەڵام بەو معنی تاریخی مۆدێرن بێت عێراق قرار بۆ بێتەوە نەبووتێ بۆیش من پێم وایە عێراق دوو فاز من پێم وایە هەیە لە عێراق فازێکی کەرە وەختی دروست بوو تا ڕووخانی سەدام حوسێن لەو فازەدا عێراق لە هەمان کاتدا کە بە قەولی خودی مەلک فەیسڵ بەڕاستی بۆ معنی عێراقی نەبوون زۆرتر شیعە بوون سونی بوون کورد بوون ئاینەکانی دیکە بوون بەڵام لە هەر حاڵدا بۆ لە ڕێگای دەسەڵاتێکی سیاسی سونە بە ئۆتۆریتە بە قودرەت کە زۆر عەجایب چالێژ نەدەکرا لایەنەکانی کە دێرە کورد شۆڕشی خۆی بۆ بەردەوام ئێترازی بۆ بەڵام بۆ خودی حکوومەتی مرکزی و بۆ دەسەڵاتی سیاسی و بۆ پێکهاتی دەسەڵات سیاسی هەرشەیەک نەبوو شیعەکانیش دەرفەتێکی وایە نەبوو سەرکوب دەکران و فلانەوانە ئەمە تا ڕووخانی سەدام حوسێن ئەمەی گۆری ئەو سەقامگیریە لە پێکهاتەی سیاسی عێراقی گۆری شیعەکە لەباری ژمارەوە لەباری عەدەدەوە زۆری نەبوون دەسەڵاتی ئەمە دەستەوە گرت ئەو بۆ سونە غەیر قابلی قبول بوو ئێستەکانش بۆی هەزم ناکرێت لە هەمان کاتدا زایفبوونی دەوڵەتی مرکزی و پاڵپشتی دۆخێکی تایبەتی سیاسی و مێژوویەکی پڕ لە خەبات کوردیش کایانێکی سیاسی خۆی دروست کرد بۆ عێراق واردی فازێکی دیکە بووە ئەم شتێک کە دەیبینین تەنها پلەیەکە مەقتایەکە لەو فازەدا کە من تەسەورم ئەوەیە زەحمەتە عێراق تازە بەیەکەوە بڵکێدرێن و حکوومەتێکی مرکزی و سەقامگیری وانە پێشتریش مۆردی شک و گومان بۆ ئەوە هەر لە دوای ڕووخانی سەدام حوسێن بەڵام ئێستێکانە بۆ هێرشانی داعش و گرتنەوەی مووسڵ و ئەو جوورەی ڕەفتارێک کە ئەرتەشی عێراق کردی بەشی سوننەکە هەر بە ئاشکرا خۆیان ڕادەستی یعنی چەک و گەرە سەشتی خۆیان ڕادەستی
داعش کرد و مقاومەتیان نەکرد بەشی سونی خودی ئەو ئەرتەشە 50-60 نەفرش کە لە وەستانی نینەوە بەشی زۆری لە مووسڵ بوو هەستی کردووە بەوە کە حمایەت و پاڵپشتێکی خەڵکی دانیشتوانی ئەوێ نییە بۆ چێ شەڕ بکە بۆ ئەوان کشاوتەوە بۆش دەبینین بەڕاستی بە زۆریش ئینتمایەکی نیشتمانی وجودی نییە لە بینی ئەو دوو هەرچەندەکەیەوە لە میانی وەڵامەکانتاندا کوتان باوەڕتان بە تێوری تەوتان نییە ئەوە بەڵام بەسەر ڕای هەموو ئەوانە زۆر باسی ئەو دەوڵەتانی ناوچەکە دەکرێت کە لەم ڕووداوەدا و لەگەلێک ڕووداویەکی کە لەم ناوچەیەدا ڕوودەدات ڕۆڵی پشتی پەردە یان ڕۆڵی تەقویەتکردن و پشتیوانی هەر کام لەلایەنەکانیان هەیە بۆ وێنە سەبارەت بە داعش ئاماژە بە چەند وڵاتێک دەکرێت سەبارەت بە دەوڵەتی نووری مالیکی ڕەسمەن ئاماژە بە ئێران دەکرێت کە پشتیوانی دەکات هەروەها خۆشتان باسان کرد کە ئەوەندەی دەبیندرێ هێزێکی تیارکرا و لەباری چەک و جوڵ و ماشین و کەرەستەوە لەو ڕوانگەیەوە ئەگەر بڕوانینە بابەتەکە بەرژەوەندی دەوڵەتانی دەوروبەر لە پشتیوانی لە هەر کام لەلایەنەکاندا چی ئەگەری ئەوە چەندە هەیە کە ئەوانش دەستیان بێت لە ڕووداوەکان من لە وەڵامی پرسیارەکەی پێشدا منزورمەوە نەبوو پێشمە پرسیارەکەش ئەوە نەبوو کە ئایا ئەوانە چۆن لە داعش ئیستفادە دەکەن و کەڵکی لێوەردەگرن دەتوانێت ئەوە هەبێ و هەشە ئێستەکانش دەوڵەتەکانی ناوچار کەمش بە جۆرێک و لە پێناوی مەبەستێکەوە چینە جۆرێک چاپۆشی بکەن لە فعالیتەکانی چزانە مەسەڵەن هەتا ئیجازە پێ بدەن لە خاچی ئەوان یا لە ئیمکاناتی ئەوان وەک پشتی جبهە ئیستفادە بکە هەر جۆرێکە هەیە و شایعە ئەوەی کەوان کاتی خۆی هاتسوی تورکیایان کردووە توانیوان ئیستفادە بکەن و ناوچەکە بازێک دەوڵەتی ناوچەشە بێت کە دژی بێت و بەڕاستی وجوی داعش بە مەترسی بزانین کولەن ئەم جبهەی بینی شیعە و سونی لە عێراق دەنگدانەوە و ڕنگدانەوەیکی ناوچەیشی هەیە سووریە و ئێران باشکرا لە دژی ئەو هەوڵ و کۆشرانن کە بەرەی سونی دەیکات چ لە سووریە بێت لە عێراق بێت بۆ زەعیفکردنی دەسەڵاتی شیعەی عەلەوی لە سووریە و شیعەی 12 ئیمامی لە عێراق لە هەمان کاتدا تورکیا جۆرێک منافع و بەرژەوەندی هەیە کە دەتوانێت ئیجازە بدەوە ئینسان دەتوانێت بیر بکاتەوە کە واردی اتحادهای مەقتەعی بێت لەگەڵ خودی سونەی عێراق و حتا بڕێک چاوپۆشیکردن لە بەڕێک فعالیەت و ئەوانەی داعش بەڵام من بە بڕوای من ئەوانە دەتوانێت کەم و زۆر بێ و خودی تیۆریکە نابێ ئەوەندە بڕاتە پێشێکە لە بیرمان بباتەوە داعش هەڵقوڵاوی ئەو کولتور و فەرهەنگە سیاسی تۆندڕەوەیە من هەمیشە بخۆم وەختی تەمەشای ئەخبارم دەکرد تەمەشای تەلەڤیزیۆنم دەکرد کە هەواپەیماکان فرۆکەکانی بەشارە سەداو بێڕەحمانە ئەو شوێنە مەسکوونیانەیان بۆمباران دەکرد و ئەو دەنگەی لە ڤیدۆکات دەمان بیست فقط الله ئەکبەرە دیارە خەڵک مسلمان و ئاینی ئیسلامن و ئەوە شتێکی سەید و سەمەرەدی تۆ فقط وەختی ئەو دەنگە دەبیستی ئەتو تەسەوریەوە بکەوە لە کوردستان باو کاتێ وایە من لە سنەبن و خەڵکە ئەحساساتی دەبن ڕقیان هەڵدەسێ لەو بێڕەحمیە شعاری بژی کورد دەدەن شعاری بژی ئازادی دەدەن و نییە کلمێکی ئازادیت بیستوە ئەمە کولتورێکە کە ناتوانێت لە دەرەوەی کافر ئیسلام ببینێ حتا وەختی شەڕەکە کە بەڕاستی لەباری مێژووشەوە شەڕەکە زۆرتر لەنێ خودی مسلمانەکاندا بۆ دەگەڵ یەکتر و کافر هینە نهاتۆ شەڕێک بکە شەڕی سەلیبیەکان بەڵێ مەسیحیەکان مەسەلەن هات بێنیا بەڵام لە هەر سوورەتە حتا وەختیش لە بینی خودی مسلمانەکانیشە هەموو لایەنێ خۆی بە مسلمان دەزانێ یەکە بە کافر و ڕافزی دەزانێ بۆیش ئەمە کولتورێکە کە لە دەرەوەی مەرزبەندی و سنووربەندی بینی خۆم وەک ئیسلام و بەقیە کافر شتێکی کە نازانێ و کولتوری جایتر ئەوە خۆی مێژووی ئەو وڵاتانە کە مەسەلەن ساڵهای ساڵە زۆرتر لە نیو زیاتر لە نیو قارن دیکتاتۆری و خەفەخانی سیاسی بۆ ئیجازە و ڕشتیان نەداوە بەوەی کە ئەو دیاردانەی کە مەربوتە بە دنیای مۆدێرن دیاردەی گەشەکردنی جۆرێک لە کۆمەڵگای مەدەنی گەشەکردنی حیزبی سیاسی کە ڕێباز و بەرنامەکانیان
خەڵک کۆ دەکاتەوە یا سنوور دەشێشە بینی چین و تۆژەکانی کۆمەڵگە. بەڵام دەبینیم بەداخەوە ئەوە نییە لە سووریە لە عێراق کوردی لێلابەی کە داخوازێکی نەتەوەیی هەیە، داخوازێکی هەیە بۆ لابرنی سیستەمی میلی، هەر بۆیەش جۆرێک کولتوری سیاسی دیکە دروست بۆ لە نێو خەڵک کوردی لێلابەی بەقیەکان غەیر ئەز ئەو سنوورانێک کە ئاین لە بینیاندا دەچێشێت و فلانوانە بەداخەوە شتێکی کە نەیتوانێەوە بە تەواوی گەشە بستێنێ بۆ دەورەیەکە من دەزانم هەم لە عێراق هەم لە سووریە حیزبی شیوعی بۆ ئەوە بۆ بەڵام ئەوانە مەقاتەیەکی زۆر 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 گوزەرا بوون لە مێژووی ئەوان. سپاس کاوە بەکر لە دەرەوەی بازنەی ئەو الله ئەکبەر و تەقینەوە و هێرش و سەربڕینەی کە لە ئێستا لە عێراقدا هەیە دۆزی کوردیش هەیە، کەیسی کوردیش هەیە و پرسی کورد و کێشەی کوردیش هەیە لە باشوور، لە کوردستانی باشوور کە دەتوانێت پەیوەندی و ڕەبت و کاریگەری هەبێت وە پارچەکانی دیکەشەوە بە دوو تەرەفە. کورد دەتوانێت لە پاڵ ئەم تەنووری ئاورەدا دابنیشێت و دوورگەیەک و جەزیرەیەکی هێور و هێدی بۆ خۆی دەستەبەر بکات. کاریگەری ئەم کێشانی ئەم ئاگرستانی عێراق چی دەبێت لەسەر کەیسی کورد؟ دەستەکەنەوە وا دیارە کە هێرشەکانی داعش و گرتنەوەی ئەو شارانە و ئەوە زۆرتر بە هەدەفی زەربە لێدان لە دەوڵەتی مالکی حتا لە داهاتوودا ئەگەر ئیدامە بێ ڕووخانی دەسەڵاتی شیعە لە عێراق بووە و جۆرێکی ئەتلاف و ئیتحاد هەیە لە بینی داعش و گروهێکی تونرە جۆرێ باسمان کە دەگەڵ سونەکان ئەمە لانیکەم ئێستاکانە هەڕەشە و مەترسێکی ئەوتۆ بۆ سەرکردنیە یاوایان نیشان نەداوە. بۆش بڕوای من سیاسەتێکی کە کوردوەکیانی سیاسی کورد بوویەتی سیاسەتێکی ژیرانە بووە، ئەو شەڕە خۆی لێدادا خۆی لێ دوو ڕاگرێ، بەڵام لە هەمان کاتدا بۆشایی دروستە معمولەنیش وایە ئەوە هەر بۆ عێراق نە بۆ زۆر شوێنی دیکەدای وەختی دەسەڵاتی مەرکەزی نامێنێ زۆر شوێنان بۆشایی دروست دەبێ، بۆشایی ئاسایشی و ئەمنی دروست دەبێ، بە تایبەتیەوە بۆشایانە لە ناوچە دابڕێنراوەکان و یان ناوچە جێ ناکۆشیەکان ئەو جۆرێک کە دەکوترێ بۆشایانە دروست بووە و بە دروست ئەرکی بارکی خۆی زانیوە حکوومەتی هەرێم کە بچێت ئەو ناوچانە ئەو بۆشایە پڕکاتەوە و لەباری ئەمنی و ئاسایشەوە پارێزگاری بکات لە خەڵکی ئەو ناوچانە کە دیارە زۆربەی دانیشتوانی زۆریان کوردن، بەڵام خەڵکی دیکەشی لێیە، عەرەبی لێیە، مەسیحی لێیە، ئەوانەی لێیە و دیارە ئەمنیەت و ئاسایشە بۆ هەمووی ئەوانەیە. سیاسەتی تا ئێستایکیانی سیاسیەوە بۆ کە خۆی لەو شەڕە نەگلێنێت، خۆی تێوەرە نەدات، بڕوای منەوەش سیاسەتێکی دروست بوو، بەڵام هەڕەشە و مەترسێکی بالقووە هەیە، چون متحدی ئەسڵی داعش و لە ناو متحدینی ئەسڵی داعش کە دەتوانین بڵێن ڕاستە ممکنە زۆر ئاینی نەبن، بەڵام سونەن و خۆیان بە صاحب دەسەڵاتی عێراق زانیوە و ناسیۆنالیزمێکی تندڕەوی عەرەبی کە زوو ڕووی دژایەتێکی دەکاتە کورد ئەوانەی تێدایە، بۆیش دەتوانێت لە داهاتوودا هەمیشە و هەڕەشە و مەترسێ بێت، بۆیش پێویستی بەڕاستی بە خۆتیارکردن خۆ ئامادەکردندایە بۆ بەرپەرزدانەوەی ئەوە. بۆیش من پێم وایە ئەو حاڵەتی ئێستاکانە هەیە حاڵەتێکە ئومێدوارم بەو زوانە نەگۆڕێ، بەڵام دەتوانێت دەفا معادلاتەکانی بگۆڕدرێت، دەبێت منتەزیرمی بزانین ڕەوتی ڕووداوەکان بەرەو چۆ دەچێت، بەڵام کورد دەبێت ئامادە بێت و توانێت بەرگری بکات و پارێزگاری بکات لە دەستکەوتەکانی خۆی وەک لایەنێک لەو شەڕانە وەرنەدات. کاو بەکرە ئەوەندەی تا ئێستا ئەمن بەدوەدا چوونم کردووە وە بینی بێتم من هەستێکی ئاوام پەیدا کردووە کە حکوومەتی مەرکەزی عێراق یا حکوومەتی نووری مالکی کە دەسەڵاتێکی شیعەیە و گرێدران و پەیوەندیشی بە کۆماری ئیسلامیەوە کە ئاشکرایە چه ئەو حکوومەتە چه ئێران زیاتر تەکیدیان بۆ لەسەر پاراستنی شوێنە پیرۆزەکانی ئاینی شیعە کەمتر باسییان لەوە کردووە کە بەتەما بن، نازام لە پلانی داهاتویاندا ببیانە بزان من مەبەستم لەوانە ئێستا ئارستان دەکەم چییە.
کەمتر وا بووە کە باز لەوە بکەن هێرش دەکەنەوە بۆ گرتنەوە و یادەنا سەر لە نوێ دەستگرتنەوە بەسەر و ناوچانە کە داعش گرتوێتی وەک هێزێکی کە دەتوان کاریگەریان بێت لەو معادلاتەدا هێزێکی دیکە کە دەتوانێت کاریگەری بێت لە معادلاتەدا هێزی ئەمریکایە کەویش هەروەها حاڵەتێکی وای پیشان نەداوە تۆزێک پاسیڤ ئەوەی کە ناوێت دەخالەت بکاتە و سیاسەتێکی لە سووریا ڕەچاوی کرد و دەخالەتێکی ئەو تۆی نەکرد گویا دەوێت هەرەوە بکات و ئەوە بگرێتە بەر یعنی ئەگەر ئاوا بێت بەم حسابەت دەبێت بڵین سازشێکی زمینی وردە و لە داهاتوودا ئەگە بێتە ئارا و داعش لەو منتەقە سونیانە جێگیر بێت ئەمە بەمانای ئەوەیە کە هێزێکی توندڕەوی ڕادیکاڵ دەبێتە دراوسەی کورد ئەوە چۆن هەڵدەسەنگێن پێتان وایە ئەوە مەبارەکە بۆ کورد هەرش مەترسێکی زۆر گەورەیە بۆ هەموو هەروەها ئەمریکاشتان وایە کە لە ناچەیە بۆ کوردیش وڵا دەخەڵتی ئەمریکا ئۆباما کوتوێتی باشکرا ئۆباما ئەسەن نەبووە عێراقۆوانە ئۆباما کاتۆتە سەرکار بڕیاری داوە لەو دوو دەورەی ڕیاسە جەمهوریەکەی خۆی ئەمریکا جاریشی کە تووشی شەڕ نەکات ئەوە بڕیاریی زۆر بڕوای من بیاملاولە معنیشەوە نییە بلاخرە ممکنە چۆن ڕاستە ڕێی جەمهور دەسەڵاتی زۆر قودرەتی زۆرە لە ئەمریکا بەڵام لە واقعدا ئەگەر بە جۆرێک ئەمنیەتی خودی و بەرژەوەندەکان ئەمریکا بەجددی بکەوێتە خەتەر کاردانەوەی ئەوەی دەبێت کە ئەمریکا بە هێزی نیزامیشەوە دەخالەت بکات لێرە و لەوێ و لە هەرجێگای وا جوملە لە عێراق لە نێوانەشتا بەڵام دەر هەر سوورەت تەسەور من ئەوەیە کە ئەمریکا دەخالەتێکی لە پێشەوەی سەحنە نابێ ئەوان کولەن هەرو جورێک کوردی ئەو شەڕ ناکاتە شەڕی خۆی ئەو کێشەی شیع و سونیش ئەمریکا وڵاتانی دیکە نەیەکەن بە کێشەی خۆیان چونکە خودی سیاسەتی نوری مالیکی بەڕە سیاسەتێکی چەوت بۆ زۆری خەڵکی لێ رازی نییە سیاسەتێکی پاوانخوازانە بوو سیاسەتێکی دەمارگرژانە بوو بەنسبەت خەڵکی دیکە لە عێراق و بەنسبەت کورتکە دەزانین بودجێ بڕیوە ئەوای کردو و بەنسبەت سونیەکانی شەر بۆ شێوەیە بوو بۆیە ئەمن چاوڕانیەوە ناکەم کە ئەمریکا بێت و بەرینیەوە بخۆشیان هەروایان نەکتو ئێران ئەگەر ئەو شوێنە پیرۆزانەوە کەربەلا و نەجەفوانە بکەوێتە بەرهێرشی داعش یا شوێنی ئەوە بەهانەی دەتوانێت ئەوە بێت کە ئەوانە ساڵانە دەها هەزار زایری ئێرانی بەخۆیان جەلب دەکەن و هاتسۆ دەکەن و بۆیەوە بە جۆرێک لە جۆرەکان دەگەڕێتەوە سەر مەسلەی حفاظت لە شارۆمەندانی ئێرانیش ئەوە بکاتە بەهانە کە دیارەوە بەهانەیە بەڵام ئەوە بکاتە بەهانە بۆ جێرێک تەداخلی نیزامیوانە بەڵام لەوە بەدەر تەسەوری من ئەوە نییە کە ئێران بەپانەوە ئەویش بێت خۆی باشکرا لەو شەڕە بدا نابرین شەڕ و کێشەکە ئەلحانەکە ممکنە مالکی تیارکەن سوزانم مەسەلەن مەشاوری نظامی بنێرن شت بنێرن جۆرێک دەخالەت بکەن و حتمما تا ئێستاشکی قسە دەکەین لەوانەیە دەخالەتانیان کردبێت بەڵام ئاوە بە ئاشکرا لەشکر بشێشێت و لەشکر بەڕێ بکات بۆ نێو خاچێرە لەو باوەڕەدانی ئەو کارە بکەن زۆرتر هەان کێشەکە دەبێتە کێشێکی هەر بۆتە کێشەی داعش و شوێنانی کە گرتوویەتی و دەوڵەتی نوری مالکی کە هەوڵ بدات بۆی ئەو شوێنانە بگرێتەوە بەڵام ئەوەش کارێکی حەسانەیە و جۆرە باسمان کرد لە وستانی ئالەمبار هەنەکە زۆرتر لە مانجیشە ناتوانەوە شوێنانی کە داعش گرتوویەتی بیگرنەوە وابزان فەلوزە بۆ گەریشتبانەکەم هەر زۆرتر لە مانجی شتە تێیدان بە جۆری لە جۆرەکان شارەکان کۆنتترۆل کردو نەیتوانیەوە بیگرێنەوە بۆش دەوڵەتی مرکزی نوێنی مالکی لە موقعیتێکدا بتوانێت سەرکەوتنی نیزامی زۆر ئەوە مسۆگەر بکەن بەڵام دەر هەر سوورەت تەقویەتی داعش و ئیستفادە لە ئیمکاناتی ئەم شارە گەورانە ئەخەو شارە گەورانە ئەم نیروی ئینسانی تێدایە کە دەتوانێت جەزب بکرێت و ژمارەی داعش زۆر کات هەم کۆڵێک ئیمکاناتی و کەرەسەی مادی و شتیوە تامین دەکات بۆژەوە هەڕەشە و مەترسێکی زۆر گەورەیە بۆ ئەمنیێت و ئاسایشی نەتەنها ناوچەکە هەموو دنیا چون داعش هێزێکی زۆر توندڕەوی ئیسلامیە کە بۆ ناپارێزە لە هیچ جۆرە کردەوەیکی تەرۆریستی بەڵێ کاکا بەکر لە ستاتوی کوردەوە ئەم بڕوانینە زیاتر بڕوانینە کێشەکە
ئەم ئاڵگۆڕانە وەزن و پێگەی کورد بە نیسبەت حکوومەتی مرکزی عێراقەوە و کێشەکانی لە مێژینەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بوویەتی ئاسۆی بەرە و ئیستقلال ڕۆیشتن ئاسۆی ئیستقلالی زیاتر لە حکوومەتی مرکزی لە هەندێک کاروبار و بواری اقتصادی و فرۆشی نەوت و ئەوانەدا چی لێ دەکات و ئەمە بە بێگومان کورد دەباتە نێوان دوو جبهەی نەنووسراوەوە یەکێکیان جبهەی دەوڵەتی مالکی یەکێکی دیکەیان لاوانە جبهەیەکی نوێ بکرێتەوە لەگەڵ پانعەرەبیزمێکی کە لە پاڵ دەستی کوردەوە زەق دەبێتەوە قوت دەبێتەوە هەم ئەوەی کە ئاسۆی کورد لەم معادلاتەدا بەرەو کوێ دەڕوات و هەمیش ئەوەی کە لە هەر ئەگەرێکدا ئەرک و ڕۆڵی کوردی پارچەکانی دیکە چییە لەم حاڵەتە سترێسەدا کە لە کوردستانی باشوور هاتوتە پێشەوە تاقیب لەگدانێ بە شێوەڵی قسەکان من خودی پرسیارەکەم جوان نەگرت کە پرسیارەکە چییە بەڵام بەشی ئەوە بوو کە ئەم حاڵەتە نوێی کە هاتوتە پێشەوە کورد دەباتە دوو دانە جبهەی تازەوە یەکێک جبهەیەکی تازەشی بۆ دەکاتەوە دەبێتە دوو جبهە ولا جبهە قەدیمیەکەیدا کە لەگەڵ دەوڵەتی مرکزی بوویەتی وەک من جبهە مەبەستم وەک کێشەی شەڕی مەسەلحانە کە لەگەڵ دەوڵەتی کێشەکانی کە لەگەڵ دەوڵەتی مالکی بوویەتی بێگومان ئەم ڕووداوە تازانە تەسیری دەبێت لەسەر و کێشانەی کە لە مێژینەیە لەگەڵ مالکی هەیە ئەمە سنگ و قورسایی کورد چی لێ دەکات بۆی کە بتوانێت زیاتر فشار بخاتە سەر دەوڵەتی مالکی وە لە نهایەتدا ئەگەر لەگەڵ اعتراض یاندەنا لەگەڵ دەستێوەردانی هەر کامێک لە دەوڵەتی مرکزی و داعشکۆ کێزێکی تازە کاتوارەوە ڕوبەڕوو بێتەوە کورد و خواستەکانی و پێگەی و جێگەی و ئەمنیەتی لە نهایەتدا ڕۆڵی کوردی پارچەکانی دیکە و بەتایبەت ئەحزابی ڕۆژهەڵاتی چی دەبێت من لەسەرەوە باوەڕم کە ئەوەڵین دەرەنجام و دەرکەوتی ئەو جێرە و کێشانەوەی مالکی لە مانجێک لەوە پێش زایفتر بوو بۆی لەو شەڕ کێشانی کە کورتەیەتی لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق کورد پێگەیەکی قایمتر و بەقوەتری دەبێت و بێ تەردید بێگومان کەڵکیی لێ وەردەگرێت بە تایبەتی کە بە قەولی زەڵمای خەلیزاد بوو ئەوزانم باسی کرد بەڵێ زەڵمای خەلیزاد بوو کوردە لە ئەلحان کێشەی خاچی نەماوە ئێستاکانە کەرکووک تقریبا بە تەواوی بە وسیلەی هێزی پێشمەرگە کوم حفاظەت دەکرێت و پارێزگاری دەکرێت شوێنەکانی دیکەی ئوستانی مووسڵ وەک شنگار و ئەوانە هەر بەو شێوەیە ئەو بۆشایەنە لایەن هێزی پێشمەرگەوە پڕکراوەتەوە کە لەگەڵ ئیستیقبال و پێشوازی خەڵکەکەش ڕوبەڕوو بۆت خەڵکەکەش لەژێر ئەو سیاسەتەی حکوومەتی هەرێم هەتا خەڵکی غەیرە کوردی ئەو ناوچەیەش ئاسایش ئەمنیەتی زۆرتریان دەبێت بۆیش بۆ تەوری بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم پێگەی کورد قەویتر بۆ و زایفتر نەبوو بەڵام لە هەمان کاتدا لە درێژایی ئەو توێژەدا باسمان کرد کە ئەو هەڕەشە بالقوە هەیە سەرسەری حکوومەتی هەرێم و باشووری کوردستان بەڵێ بە تایبەتی سوننا داعش ئەوانە ئەگەر بەڕاستی پێگەیەکی زۆر قەویتر بەدەست بێنن لە منتەقەکە و ئەوانە ممکنە تمۆحی ئەوەشیان بێت کە فشار بۆ کوردیش بێنن بۆیش کورد هێشتاکانە زۆر بۆی مهمەکەم لە هەمان کاتدا کە هێزی پێشمەرگەکەی تەیار بکات تەقویەتی بکات بەڵام بتوانێ وردە بزوتنەوەیکی گەورەی بەرگری نەتەوەییش لە ئاستی کۆمەلگادا ساز کات لێرەدا ئەم دەتوانم جوابی ئەو پرسیارە بدەمەوە کە ئەم دەستکەوتی هەموو گەلی کوردە فەقەدی کوردستانی باشوور نیە بۆیش بە بڕوای من هەموو کورد لە هەموو پارچەکان دەبێ ئەوە بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ پارێزگاری لەو دەستکەوتە و ئەگەر پێویست بوو شەڕ بۆکردنی تەنانەت ڕۆیشتنی وەجبە بە تایبەتی من ڕوو دەکەمە کوردەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە نیشتەجێی کوردستانی باشوورن لێران دەرس دەخوێنن کار دەکەن ساڵایە چەندین دە هەزار کوردی کوردستانی باشوور هەن ئەوانە باقیدەی من بە بڕوای من دەبێت ئامادە بن شان بەشانی هێزی پێشمەرگە کوردستانی باشوور و کوردەکانی هەرێ ئەگەر پێویست بوو و دیارە بە بانگەوازی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان
بەشداری بکەن لە مقاومەتە میلی و نەتەوەیە بە بڕوای من هیچ من پێم سەیر نییە کە کوردی هەموو چوار پارچەکان ئەعلامی ئامادەژی بکەن داوە تەڵەب بێت و سەف ببەستن بۆ ئەوەی چەکدار بن ئەرچیان پێ بسپێردرێ و لەو مقاومەتی استفادە بکەن داعش و دوژمنانی کورد دەبێ بزانن کە ئەو ئیرادەیە لە کورد ببینن نەتەنها لە کوردستانی باش لە کوردستانی باکوور لە کوردستانی ڕۆژاوە و لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەو ئیرادەیە ببینن بەدەیان هەزاران و دەها هەزار داوتەڵەب ئامادێ بەڵام دیارە من بەنیوە شۆخی نیوە جدی ئەوان احتیاجیان بە فەرموو هەیە ئێمە احتیاجمان بە فەرموو هەیە ئەوە نابێ بەشتی تێکەولێکە و هەرکەس بەخۆی سیاست دیاری بکە ئەوە نابێ ئێرە سەرکردایەتێکی سیاسی هەیە ئێمە دەبێ و حەقە و مافە بۆ بەڕسمیت بناسین کە ئەو تەشخیسی دەدا کە ئێستاکانە دەبێ چی بکات سیاسەتی دەبێت چۆن بێت و ئێمە یاریدە دەربین و پاڵپەشت بین و حمایەت بکەن ئێوە کە دەفەرمون پێویستمان بە فەرموو هەیە لەوانەیە مەبەستان لەوە بێت کە پەکەکە و هێزەکانی یەپەگە و پەیەدە کە گرێدراوی پارتی کرێکەرانی کوردستان پەکەکەن ئەوان بۆ ئاوا یارمەتی کوتیانە پێویستمان بە فەرموونی ئێوە دەقیقەن مەبەستان بەڵێ مەبەستمەوە ئێزا بەڕاستیش نازانم ئەوان وایان کتۆیە بازێک مێدیا هەن مەسەلەن قسەیان زل کرد بێتەوە یان نا ئەم نەسەکان وەردە و چێش نابن سابشکەم لەم ئەوە هەر هەیە دوور من یەخشتەیەمە یەک سیاسەتی نەگۆڕمان بوو ئەو سیاسەتە دەبێ هەر ئێستاکانش پێی وەفادار بین ئەویش ئەوەیە ئێمە خۆمان نەکەینە چۆخا لە هیچ پارچەیەکی دیکە سەرکردایەتی سیاسی هەر پارچەیەکی کوردستان مافی ئەوە هەیە کە تاکتیک سیاست و بەرژەوەندەکانی خۆی تەشکیل دات و بۆی سیاست بۆی تاکتیک و ئیستراتێژی دامەزرێنێت لە کوردستانی باشووریش هەر ئاوایە ئەم سیاسەتی ئێستاکانە هەیە کە خۆیان لەو شەڕ دووڕاگرن و سیاسەتێکی دروستە دەبێت هەروە بکەین بڕوای من سیاسەتی ژیرانێ ئەگەر ئەو هەڕەشە و مەترسیانە زیادی کرد هەر ئەوانن دەبێت سازمانی بدەن و بانگەواز بکەن قسەکەی منەوەیە ئەگەر بانگەواز و بانک هێشتێکی ئاوا لەلایەن سەرکردایەتی سیاسی کرا و فەرمۆکە کوترا اینجا بە بڕوای من کوردی هەموو پارچەکان دەبێت ئامادە بێ بۆەوەی لە هەموو ئاستێکدا لەوانش لە ئاستی بەرگری چەکدارانە لەو دەستکەوتانە لەو کیانە سیاسە سەرڕای هەر ڕەخنەیەکی کە ئەمە بمان بێت لی بەڕاستی لەوانە دفاع بکات و مقاومەت بکات یەک شت ئێمە دەزانین داعش تێکەڵچوونی نظامی بۆ لەگەڵ کوردی ڕۆژئاواش لەسەر ئەساسی جۆرێک کەش و هەوای سیاسی لە سووریە و کە ئێستاکانە ناچینەوە سەری و توێژەکەش بۆ ئەوە نییە داعش دەگەڵ کورد لە کوردستانی ڕۆژئاوا واردی تێکەڵچوونی نظامیش بوو دیارە لەوێش کورد تاقی خۆیەتی بەرگری بکە لە خۆی لە مقابلی داعش مقاومەت بکات و هەمومان هیوادارین کە لەو بەرگریشدا سەرکەوتوو بێ و داعش نەتوانێ ببێتە ڕێشەیەکی گەورە تەنانەت بۆ کوردی ڕۆژئاواش بەڵام چون لەوێ ئاوایە بنابەرین کورد لێرە بە پێشوازی کێشە و شەڕی نیزامی بچێت لەگەڵ داعش اشتبایە ئەوە نابێت لەلایەن هیچ بەشێک لە کوردستانەوە نەتەشویق بکرێ نەهان بدرێت بۆ حاڵەتێکی ئاوە ئەوەندەی کە تا ئێستاش دیارە فکوسی زیاتر لەسەر ناوچە سونیەکانە و بەرەو ئەوێ دەیەوێت تەمەرکوز بکات بەڵام ئەمن لەسەر ئەو وەڵامانەی ئەخیری ئێوە باستان لەوە کرد لەو ئەگەرەدا کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بانگەواز بکرێت و بە پیری ئاوە بانگەوازێکەوە دەچن و مەبەستان لەوە وەکووەندی من تێگەیشتم یارمەتیکردن نەوەک دەخالەتکردن و وە پێشەوان ئەگەر بگاتە ئاوا قۆناغێک لە پراکتیکدا وەکو کۆمەڵی شۆڕژێر زەحمەت کێشانی کوردستان چۆن عمل دەکەن لە چه کاناڵگەلێکەوە هێز کۆ دەکەنەوە یان دەنا هێزەکانتان چۆن بەڕێ دەکەن ئەساسەن پراتیکەن ئێمە حیزبێکی سیاسین و هێزب پێشمەرگەشمان هەیە بەڵام ئەوانە حیزبی سیاسین قدرەتی بەسیزی جەماوەری خەڵکیان هەیە بە دەها هەزار بگرە زۆرتر خەڵکان لە کوردستانی ڕۆژهەڵات کە گوێیان لە بانگەوازەکانی ئەو حیزبەیە کۆمەڵە و حیزبی دیکەش هەڵەمە من بەڵام تاجگای ئەلحانەکەی مە باسی کۆمەڵە دەکەین کۆمەڵە وەزیفەیەتی کە
ئەو بانگەواز و ئەو قدرەتە بخاتە اختیاری بەرەیەکی یەکگرتووی مقاومەت لەلایەن هەموو کوردەکانەوە لە هەر چوار پارچە. بە تایبەتی من ئیشارەم بە شتێک کرد لێرە ژمارەیەکی زۆر کوردی کوردستانی ڕۆژهەڵات هەن کار دەکەن دەرس دەخوێنن واتو نیشتە جێبوون لە کوردستانی باشوور ئەو ماوەیە کەڵکیان وەرگرت و ئیسفادەیان کردو لە کەیانیشی سیاسی کورد و تێدا بوون ئەوانە دەتوانن لە مەیلی سیاسی زۆروا زۆریشەوە هات بێتن بازێکیان ڕخنیان بێ ئینتقادیان بێت لێرە لەوێ ئەمن دەڵم سەرڕای هەمووی ئەوانە ئەوان ئیتفاقەن لە دەرەجەی ئەووەڵ و پێش خەڵکی دیکە ئەرکی سەرشانیانە کەشان بەشانی خودی جەماوەری گەلی کورد لە کوردستانی باشوور ئەگەر پێویست بوو لەو دەستکەوتانە دفاع بکەن قسەی منەوەیە. من بەرەبەرە ئیشارەم پێ دەکرێت بۆ نزیک بوونەوە لە کاتی کۆتایی بەرنامەکە بەڵام پرسیارێکەیە پێم خۆشە دەتوانێت هەتا ڕادەیەک پەیوەندیدار بێت وە بڕێک تێۆریزەکردنی هاوکاری و هەروەها دەستێوەردانی نێوان پارچەکان بێت و سونەتەکانی بۆیە ئەو پرسیارش لە بەڕێستان هەر دەکەم جامن مەبەستمەوە دوای پرسیار لێت پرسیاری کۆتایی دەبێت واتە ئێوە بەم شێوەیە سنوورەکانی نێوان دەستێوەردان و لەگەڵ هاوکاریکردن لە هاوخەباتی کوردستانیدا لە جۆغرافیایەکی گشتیدا بەم شێوەیە فۆرمولە دەکەن و نمونەی لێ دێنەوە کە ئێستا باسی دەکەن لە چەشنی هاوکاری خۆتان بۆ ئەم کێشەیە لە باشوور. من پێم خۆشە ئەو خاڵی بینی هاوکاری و دەستێوەردان من جارێکی دیکە لێەوە وەک پرسیار ئاراستە بکەمەوە. من پێمە تاجگای بە خەڵک مەربوتەوە بە ئێمە مەربوتە خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەن کوردستانی باکوور هەن دەبێ ئامادەیەکی خۆیان ئەعلام بکەن بڵێن ئێمە داوەتەڵەبین ئامادەین تەواو بوو ئێمە داوەتەڵەب بوون ئامادەین هەرەوەندە ئەگەر بانگیان کردن و حاڵەتێکی ئاوا بوو وە سەرکردایەتی سیاسی کوردستانی باشوور تەشخیصیدا ئیستفادە بکات لەو هێزانە ئەو هێزان دەبێ ئامادە بن ئەگەریش تەشخیصدا پێویست نییە کێشەکە ئەوەندە گەورە نییە بۆ خۆیان دێبەجێی دەکەن بۆ خۆیان دەتوانن کۆنتڕۆلی داری بکەن کەس نابێ بە زۆر بڵێ نەخێرە من هەر دێم و هەر ئەوە دەکەم قسەکەی منەوەیە بڕیە مافی بڕیاردان دەبێ بە ڕسمیت بناسین بۆ کیانی سیاسی هێرە بۆ کیانی سیاسی کوردستانی باشوور وەختێک ئێمە دەبێت داوەتەڵەبین و ئامادە بین 10 ساڵێنی بڵێن ئێمە ئامادەین بەشداری بکەین بەڕێز کاوە بەکری مدەڕسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕی ڕەحمەتکێشانی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ بەشداریتان لەم دیدار تایبەتەدا هەروەها ببورن کە ماندوم کردن و سپاس بۆ وەڵامەکانتان. نەخێر زۆر بەخۆشیەوە بەشداریم کرد لە وتوێژە و زۆر سپاس بۆیەوە. سپاسەکەم کاوشێ ماندوو بیتەوە. بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەمان لەگەڵ بەڕێز کاوە بەکری مدەڕسی سەبارەت بەم ڕووداوانەی ئەخیری کە داعش خوڵقاندوویەتی و تەسیر و کاریگەریشی بووە لەسەر کەیسی کورد و هەروەها ئێمەش چاوەڕوانی ڕووداوەکانی پاش ئەم چاوەڕوان دەکەین بەر لە پاش ئەم ڕووداوانەدا چی دیکە بە دووادا دێت و هەروەها وەکو ڕۆژهەڵات تیوی چالاک دەبین لە گواستنەوەیان بۆ ئێوەی خۆشەویست. سپاس کە تام کاتە لەگەڵمان بوون سات و کاتێکی شاد هەتا دیدارێکی دیکە.